من دکتۆر شێرزاد لە تاوری تەندروستی سمارتەوە پێمان خۆشە کۆمەڵی ڕێنماییتان بینێ لەسەر ڕۆژانی جەژن بۆ ئەوەی جەژنێکی تەندروست و باشتان هەبێ. بێگومان هۆکاری توشبوون بە تەسەموم یاخود تێکچوون بە خواردن لە ڕۆژانی جەژندا گەڕێتەوە بۆ کۆمەڵی هۆکار. یەکێک لە هۆکارەکان خواردنی بڕێکی زۆر لە شەکر یاخود شیرینیە. بێگومان سەرچاوەکانی شەکر لە جەژندا کۆمەڵە شتە. یەکێک لەو شتانە خواردنی بڕێکی زۆر لە نۆقڵ و چۆکلێت کە لە جەژنە ئەبەخشێنرێتەوە و هۆکارێکی تر ئەوەیە کە شەربەت جا شەربەتی سروشتی بە یاخود دەستکرد و هەروە خواردنەوەی بڕێکی زۆر لە خواردنەوە غازیەکان و خواردنی کێک و شیرینی. خواردنی بڕێکی زۆر لە چەوری کە ئەمە شوا دەکات زراومان دەدراوێکی زۆر دەربدات و هۆی دروستبوونی سکچوون. هۆکارێکی تر ئەوەیە کە ئەو خواردنی کە حازرەکە بۆ ڕۆژانی جەژن لە بەیانیانە و ئەمێنێتەوە بۆ ژەمەکانی تر ئەگەر باشی هەڵنەگیرێ و ئەگەر چەند جارێک گەرم بکرێتەوە بێتە هۆی تێکچوونی خواردنەکە و پێکاتەکانی خواردنەکە بێتە هۆی دروستبوونی تەسەموم یاخود سکچوون و ڕشانەوە. و هۆکارێکی تر ئەوەیە کە ئێمە بە درێژایی مانگی ڕەمەزان کە جەستەمان ڕاهاتووە بە نەخواردنی خواردن لە ڕۆژدا بۆیە ڕاستکردنەوەی ئەم سیستەمە کاتێوێت. بۆیە باشتر وایە لە هەفتەی یەکەمی پاش ڕەمەزان واتە ڕۆژانی جەژن و دواتر هەوڵ بدرێت لە کاتی ژەمەکانە ژەمی بەیانی نیۆڕوارە خواردن بخورێ و خواردنێکی زۆر نەخورێ بە تایبەتی ئەو خواردنانەی کە شەکریان تایە وەکو برنج وەکو نان و هەروەها ئەو خواردنی کە چۆرێکی زۆریان هەیە وەکو خواردنی سوورۆکراو یاخود گۆشتی سوور بە ڕێژەیەکی زۆر. سەرەڕای ئەو شتانەی کە باسمان کرد پێشتر خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەویش خواردنەوەی بڕێکی زۆر لەو خواردنەوانەی کە کافاینیان تایە وەکو چا وەکو قاوە. لەبەرەوەی کافاین کە لە چایان قاوەیە هەیە و ئەکات ڕیخۆڵەکانمان بوروژێنێ بەمەش وا ئەکات لەگەڵ یا ئەگە شیرینێکی زۆرمان خوارد بێت و هۆی دروستبوونی سکچوون و ڕشانەوە. سمارت وەرچەرخانە.